موشکبارانەکەی ساڵی 2023 ئەمریکا بۆ سەربارەگاکانی کۆماڵ لە کاتێکدا بوو کە کۆماڵ لە ناو چوارچێوەی هیچ شەڕێکدا نەبوو، بەڵکو ئامانجی هێنانەکەی ئاشتی کۆمەڵایەتی بوو لە ناوچەکەدا. هاوڵاتیانی ناوچەکە شایەدی ئەو ڕاستیە دەدەن و دەڵێن بە پیلان هەوڵدرا کۆماڵ لە شار تێوە بگلێنرێت. والله لە ساڵ 95 منەڵێم خەڵکی ئەم مەنتیقە پێی ناخۆش بوو کە کۆمەڵ موشکباران کرا. زوڵم بوو، زوڵمیان لێ کرد. زوڵمێکی گەورە بوو ئەمریکا کردی لە هین لە کۆمەڵی دادگەری. هیچ پەیوەندێکی بۆ شەڕەوە نەبوو. کۆمەڵی دادگەری دوور تا نزیک ئاگای لەو شەڕە نەبووەوە پێشی خۆش نەبووە. بەڵام لەوانەیە دەستێکیش بوو بێ گەرەکی بوو بێ کۆمەڵی ئیسلامی ڕاکێشێ بۆ ئەو شەڕە. سپاس بۆ خوا خۆی لێدا و قوتار بوو لەو شەڕە. خەڵکی بە زۆرینەی نیگەران بوو چونکە زوڵمێ بوو لێیان کرا، خەڵکێک بەناق دەربەدە بوو، خەڵێک بەناق شەید و لێیان هیچی تر نەبوو. هیچی ناوەکو لە ڕووی سیاسیوان پەیوەندیان بەو مەعادەلەوە نەبوو، لە دەرەوەی مەعادەلەکەەوە بوون، هیچی تر نەبوو، تەنهارەوە بوو دەستێک بوو ویسیان کۆمەڵی ئیسلامی بخەنە ناو مەعادەلەکەەوە، بەس ئەوان ئاقڵانە مامەڵەیان کرد و هیچ بگرە زەرری مادی و معنەویان کرد. بەس سواز بۆ خۆوان هاتنە ناو ساحەی سیاسیەوە باشتر دەرکەوتن لە جاران. هاوڵاتیانی ناوچەکە دەڵێن پیلانگێڕێکی گەورە لە دژی کۆماڵ دروست کرا لە کاتێکدا شار لە نێوانی کێتی و ئەنسارولیسلامدا بوو. کۆماڵ هەموو کات لە هەوڵی کوژانەوەی ئەو ئاگرە بوو کە لە ناوچەکەدا هەڵگیرسا بوو. دوجاریش بە موشکبارانکردنی بارەگاکانی قوربانی گیانی و معنەویدا. کۆمەڵی ئیسلامی کە لە خوڕماڵا بوو وەکو هەموو لایەنێکی تر هیچ فشارێکی لەسەر خەڵکی ناوچەکە نەبووە. بگرە ئەگەر بەهاتایە و ئەو کارە بەو شێوەیە بەردەوام بواە لەوانەیە استیقراری زیاتر لە ناوچەکەی ئێمە بەرقەرار ببوایە، لەبەرەوەی کە ئەو شتانەی کە لێرە هەبوون چاودێریەکی وردی لەسەر بوو، کەس نەیەتوانی ستەم بکا لەویتر. لەبەرەوە ئەو شتانە زۆر گرنگن کە تۆ چاودێری ئیداری ناوچەکە بکەی بە شێوەیەکی ڕێکوپێک. لە 2023 ئێرە کۆمەڵی ئیسلامی لێبوو، لەژێر سڵتەی کۆمەڵی ئیسلامی هەبوو و ئەنسارەلیسلام ئەو شەڕی کە لە نێوان ئەنسارەلیسلام و بڵێن شەڕێکی ناوخۆی نێوان یەکێتی هەبوو ئێرە تقریبا لە دەرەوەی مەعادەلەکە بوو. بەڵام بەداخەوە ئەو کاتە کە ئەمریکا کە بە ساڕۆخ بە موشکباران بڵێن بە تۆماهۆک هێرشی کردە سەرێرە بووە هۆی ترس و دڵەڕاوکێ و تۆقاندن و بەڕاستی شەیدکردنی پۆلێک لە پێشمەرگەکانی کۆمەڵی ئیسلامی کە لە دەرەوەی و مەعادەلە بوون. بەڕاستی مەسترمێکی گەورە بوو کە ئەمریکا لە کۆمەڵی ئیسلامی خەڵکی ئەم ناوچەیە کرد. بەڕاستیان ئەگەر ئەو شەوە من زۆر جوانم لەبیرە ئەوت ئێرە قیامەت هەساوە. پاش 20 ساڵ لە موشکبارانی بارەگاکانی کۆماڵ تا ئێستا خاوەنی سیاسەتی نەگۆڕی خۆیەتی. ئەو کاتەش حەکیمانە مامەڵەی لەگەڵ بارودۆخەکەدا کرد، بەڵام شەیدکردن و بریندارکردنی پێشمەرگەکانی کۆماڵ پەڵەیەکی ڕەشە بە نێوچاوانی ئەمریکاوە و پەیمانەکانی و لە مێژوودا دەمێنێتەوە. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، ناحیەی خوڕماڵ.